هر درباره ترکیه تفی هولن المانیا بو نافبینکاریه لآلوزین دریا ناوراست ناوبر ترکیه و یونانه بردوامن. سرکومار ترکیه گفال یونانه دکه و دبیجید اگر درکون پیشبری ما اما وان جناف ببن اما تخت بکن. یونان جی ببجداریا هزین فرانسا و ایتالیا دست به مانوره که سربازیا دریایی کریه. به بشداری فرانسا، ایتالیا، یونانستان و قبرس لروجلات دریا نوراست مانوره که سربازی دست پیدا کن. وزارت برگیری ترکیه جدازانین به هزین دریایی امریکایی را لدریا نوراست راهنانه که سربازی انجام دانه. سرکومار ترکیه بانگل یونان دکه کو خواج شاشین ببن صدمه تو نبونوان دور بگرن. دوی ایدی همو عالی بزانن. تو کس نکاره صبر و بریار بون و ایرکیا ترکیه تعقیب که. دم ام دبیجن ام بکن ام دکن و با جاویجی ددن. اگر هن عالی دخوازن در کهون همبری ما و با جاوی بدن بلا در کهون. اگر نه بلا خواب بدن عالی و ام کار خوب نرن. هرچند ترکیه بیجه به کشتی امریکایی را لدریا نوراست راهنانه سربازی انجام دانجی وزارت دروی امریکای حولن لیگرنا پترول و گاز لدور قبرس و بنپیکرنا سینور آسیمانی یونانه وک بلندکرنا آلازی و گاوین پرووکاتیو بناو دکه. سرک وزیر یونانستان جد بیجه او سینور خوی دریایی حتی 12 میل درج دکن. Ανακοινώνω σήμερα στην Εθνική Αντιπροσωπεία ئەمڕۆ لە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی وڵاتەکەمدا ڕایدەگەیەنم دەست بەجێ لەگەڵ ئەو پێشنیارەی کە حکوومەت بۆ پەرلەمانی ناردووە یۆنان ناوچە کەناراویەکانی فراوانتر دەکات بە ئاراستەی ڕۆژئاوا لە 6 میلەوە بۆ 12 میل یۆنان گەشە دەکات. پێش من زۆر کەسی دیکە ئەم قسەیان کردووە بەڵام من بە کردەوە ئەو کارە دەکەم. ئێمە بەم شێوەیە لە سنوورە ئاویەکان بەردەوام دەبین بە تایبەتی لە دوورگەکانی ئایۆنیان کە ناوچەیەکە بێگفتوگۆ و قسەکردن لە ژێر سەروەری یۆناندایە. ئەمەش بە گوێرەی مادەی 3 لە کۆنگرەی یاساکانی تایبەت بە سنوورە ئاویەکان. وەزیرانی دەرەوەی ئەلبانیا و ئیتالیاش لەم بابەتە ئاگادار کراونەتەوە. وزیر دروی آلمانیا هایکو ماس با آرمانجا نوبینکاریه سردانا پایتختین هر دو ولاتان کر و گوت لدریا نوراست اگر رودان کاراساته که مزن هیا و جا آلیان خواست دست به دیالوگی بکن. لداخویانین داوی ین آلیان جی نشان دادن کار و هولین ماس با داوی آنین آلوزیان تر نکرنه. ویروس کرونا باوی که مترسیدار لفرانسای بلاف دباو بلندترین هجمارات وجبویان دیک روزه دا